سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵ لە هەموو نەتەوە پێکهاتەکانی شاری خانەقین دوای گرتبوونەوەیان لە گۆڕەپانی کرندی سەنتەری شار خۆپشاندانێکی جەماوەری بەرفراوانیان دش بە خۆدزینەوە لە جێبەجێکردنی مادەی 140 دستوری و ڕێکەوتنامەی هەولێر بۆ چارەسەرکردنی قەیرانە ناوخۆیەکانی عێراق لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە و بڕیاری ئەم دوایەی سەبارەت بەداگرتنی ئاڵای کوردستان لە شاری خانەقین ساز کرد کە بە هەزاران کەس بە هەڵکردنی ئاڵای کوردستان و وتنەوەی دروشمی جۆرا و جۆر دش بەو بڕیارە بەرەو قایمقامەتی خانەقین بەڕێکەوتن. ئاڵای کوردستان تەنیا ئاڵای نەتەوەیەک نییە، ئاڵای سەرجەم پێکهاتەکانە، ئاڵای عەرەبە، ئاڵای تورکمانە، ئاڵای کورد و ئاشوریە و خەڵکی خانەقینی بە شەرەفیش دەبینن ئەوڕۆکە چ پەیامێک بەناحەزان و دژمنانی گەلی کورد ڕاگەینێت بە چاوی خۆدان دەبینن ئاڵای کوردستان لە سەرجەم فەرمانگەکان هەتا ماوە هەر شەکاوە دەبێت لە خانەقین و لە ناوچەی دیالە و ئاڵای کوردستان لە سەرجەم خان و ماڵەکان شەکاوە بووە. ئێمە وەکو کوردستان ئیمڕۆ پەیامێکمان ئاراسی ئەو کەسانە ئەەکەین کە ئەیانوێ خانەقین لە کوردستان دابڕن بە جۆرەها کێشە. ئێمەی کورد هەتا ماوین نە دەست لە خانەقین نە لە کەرکووک نە لە ناوچەدا بڕێنراوەکان هەڵناگرین و ئاڵای کورد و کوردستان ئەبێ بزانن کە نیشانەی ڕەمز و خەبات و خوێنی شەهیدانە و ئێمە هیچ کات ئامادە نین وەکو جەماوەری خانەقین و کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان دەست لە بستێک لە خاکی کوردستان هەڵگرین. زۆر شتێکی پیرۆزیان کرد، زۆر شتێکی پیرۆزە بە یەکگرتوێتی بە هەمووی قەت مەجال نەیەن بڵێن ئاڵای کوردستان دابگیری. خانەقین شارێکی کوردی و کوردستانیە لە عەزەڵەوە هەتاکوی ئێستا. خانەقین بە کوردی و بە کوردستانی شەمێنێتەوە. خانەقینیەکان دەست پێشخەر بوون لە خوێندان، لە خەباتکردن، لە شۆڕشکردن. ئێستاش ئامادەین وەکو خانەقینی خوێنی خۆمان، جانی خۆمان لە پێناوی ئەم خاک و نیشمان و ئاوا، لە پێناوی ئەم کوردستانە جوانە، لە پێناوی ئەم شارە جوانە خەبات خوێنی خۆمان بکەینە فیدا بۆ ئەوەی ئاڵای کوردستان هەر بەرزتر و هەر بەرزتر و هەر شەکاواتر ڕایگرین. براگیان ئەمڕۆ ئاڵای کوردستان لەوە بەرزتر بوو، هەر شەکاوەیە ئینشاءالله قبول ناکەین و عەرەبێ و پێی ئێژم زاد و ملح ماغەزەر دوای ئەوە کوا دستوری کوا ئەتیفاقی هەولێری ئێمە کوردین، ئێمە شەرەفمان ئاڵامانە، ئاڵامان لە خوێنمانە بەخوا قەت ناگرێ ئاڵای کوردستان دا ناگرێ هەر شەکاوەیە هەر بەرزە یاخوا هەر بەرز بێ یاخوا سەرکەوتوو بین. لەلایەن خۆیەوە محەممەدی مەلا حەسەن قایمقامی خانەقین پێشوازی لێکردن و خۆپشاندەران یاداشنامەیەکیان لە ڕێگەی قایمقامی خانەقینەوە ئاراستەی نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراقی فیدراڵ کرد و بەتوندی ئەو بڕیارەیان ڕەت کردەوە دووپاتیان کردەوە کە هەڵکردنی ئاڵای کوردستان یاسایی و دستوریە و مافێکی ڕەوای خانەقینیەکانە و پێویستە هەر بە شەکاوەیی بمێنێتەوە. ئەم هەڵوێستەی خانەقینیەکان بۆ بەرز و پیرۆز ڕاگرتنی ئاڵای کوردستان لە شارەکەیان دەیسەلمێنێ کە خانەقین هەمیشە بەشێکی دانەبڕاوە لە کوردستان و ئەمڕۆ یاسبەی هەر دەبێ بگەڕێتەوە باوەشی کوردستانی دایک. ئیبراهیم هەواس، کوردستان TV